قۆناغی چارەکی کۆتایی چەمپیۆنز لیگ لە کۆتا ساتەکانیدایە و ناسنامەی دوایین دوویانەی گەیشت و بە قۆناغی پێش کۆتایی ئاشکرا دەکرێن. چوارشەممە لە کاتژمێردەی شەو لە یاریکی ئاگریندا یانی ڕیال مەدریدی ئیسپانی لە یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ میوانداری یانەی ئارسناڵ ئینگلیزی دەکات. یانەی ڕیال مەدرید لەم یاریەدا ئەرکێکی زۆر قورسی هەیە تا بتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنێت بەهۆیەوەی لە یاری چووندا بە ئەنجامی 3 گۆڵی بەبەرامبەر تووشی شکست بووە. بەڵام هاندەرانی ئەو یانەیە دڵنیان لەوەی کە یانەکەیان لە توانایاندا هەیە ڕیمۆنتادا بکەن. ڕیال لەم یاریەدا پێویستی بە ئەنجامی گەورەیە تا بتوانێت ئامانجەکەی بەدی بهێنێت. ئەو یانەیە ئەگەر بیەوێ بگات بە قۆناغی پێش کۆتایی پێویستە بە جیاوازی 4 گۆڵ بردنەوە بەدەست بێنێت یان بە جیاوازی 3 گۆڵ و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان، چونکە لە هەر ئەنجامێکی تردا ماڵئاوایی لە پاڵەوانێتیەکە دەکات، تەنانەت بە بردنەوەش بە جیاوازی گۆڵێک یان 2 گۆڵ. لە بەرامبەردا ئارسناڵ ئەگەرەکانی گەیشتنی بە قۆناغی پێشکۆتایی زۆرن و بە هەموو بردنەوە یەکسانبوونێک وە شکست بە جیاوازی گۆڵێک یان 2 گۆڵ، تەنانەت شکست بە جیاوازی 3 گۆڵ و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکانیش ئەو ئامانجەی بەدی دەهێنێت، بەڵام لە کاتی شکست بە جیاوازی 4 گۆڵ یان زیاتر وە شکست بە جیاوازی 3 گۆڵ و دۆڕان بە لێدانێک لاکەرەوەکان ماڵاوای دەکات. لە یاریکی دیکە یانەی بارمشنی ئەڵمانی لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی ئینتەر میلانی ئیتاڵی. ئینتەر کە لە یاریگای خۆیدا یاری دەکات بە هەموو بردنەوە یەکسانبوونێک گەیشتن بە قۆناغی پێشکۆتایی مسۆگەر دەکات، تەنانەت لە کاتی شکست بە جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان هەمان ئامانج بەدەست دەهێنێت. لە بەرامبەردا بارمشن پێویستی بە بردنەوە هەیە بە جیاوازی 2 گۆڵ تا بتوانێت بگات بە قۆناغی داهاتوو یان بردنەوە بە جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان، بەڵام هەر ئەنجامێکی تری هەبێت ئەوە ماڵاوایی دەکات بە تایبەت لە ئەگەری یەکسانبوون یا خوشکست. هاندەرانی ئەو دوویانەیە چاوەڕێی یاریکی گەورە دەکەن و بارمشن متمانی بەوە هەیە بتوانێت تۆڵەی یاری چوم بکاتەوە. ئینتەریش بەڕاهێنەراتی ئینزاگی ئامانجیانەوەیە لەسەر ئەنجام و ئاستەنایەبەکانیان بەردەوام بن.